السلام عليكم بخدا. عليكم السلام ورحمة الله. خوشکی بەڕێزم. عادي مع أستاذ توني باس. الحمد لله دادیان یاخوا سلامت بن. يا ربي باس قال. عادي مع أستاذ. هرسي لما على دبنو دو حاس دبنو. خوشکە باشەکەم یەک تۆز تەلەڤیزۆنەکەتان کەس کە لە ڕێی موبایلەکەەوە گوێ بگری و قسە بکەی باشتر دەنگەکەت دەداتەوە. یەک تۆز تەلەڤیزۆنەکەت کەسکە باشە دادەگیان بەڵێ بەقوربان ئێستا بۆ لە ماڵێ دوو حاستی خراپ دبنەوە خۆی ناخۆش دەبینین. دوعای خراپ دەدۆزی لە ماڵی خۆتان؟ بەڵێ. جا بۆ خۆت خوێندنەوە چیاڵە و دوعایانە خراپن چڵە دوعای باش نین؟ والله ناوڵێ بدنەکەن مامۆستایان. مامۆستای ئاینی وتیان دوعای خراپن. خەونی گوتی بیسووتێنە. ئێتەوە مامۆستا فەرمیێتی بیسووتێنە قسەی ڕاستی وتووە. ئینشاڵڵا منیش قسەیەکی باشە دەستا و بابەتە بۆ دەکەم دادەمەریە ئەگە پرسیارەکەت هەرەوەیە باشە؟ ترجی شت لە خێمدارێتە ماڵێن ماروستیوە. بەسەر چاوی ئینشاڵڵا لەسەر خەونی ناخۆشیش قسەیەک و ڕێنمایەکی پێغەمبەری خوا دەدەمێت صلی الله علیه وسلم. خوا لەگەڵ بێ خوشکە مەریەم سەرچەم دادەگیرێت. خوشکە باشەکەم سەرچەم دایکی من خوا لەگەڵ. دادە مەریەم وتی لە ماڵەوە دوعای خراپ دەدۆزمەوە و خەونی ناخۆشیش دەبینم. تە بەداخە وەڵی نازانم ئەم وڵاتەی ئێمە دیارە ئێمە هەموو پێشکەوتنی وڵاتمان بۆتە سحر و جادو و دوعا و ئەوانە. واللهی دەبوو وا نەبووینە ئێمە میلەتێکی موسڵمانین. ئێمە ڕۆژانە 17 ڕکات نوێژی فەرز دەکەین بەبێ سونەت. لەبێ هەموو 17 ڕکاتەکەدا واجبە لە فاتحا بخوێنی. لە فاتحادا دەڵێ ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین. پەروەردگارە تەنها تۆ دەپەرستم داوای یارمەتی لە تۆ دەکەم. کەچی بەداخەوە خەڵکێک ئەمە گەر ناموسڵمان بیکە بەڵام تۆ دیندار بی ئەهلی نوێژ بی پێنج فەرزە نوێژ بکەی ڕەمەزان بە ڕۆژوو بی عومرەت کردبێ حەجت کردبێ هێشتا بڕوات بەم سیحر و جادو و نوشتە و شتی خراپێ وەڵڵەهی جێگای ئەسەفە. وەڵڵەهی بەداخەوە هەرچی دەبینی و زۆری تەلەفۆن و خەڵک کە دەمابینێ لە بازاریشە نوشتەیەکم دۆزیەوە سیحرێکم لێکراوە ژیانمان تاڵ بووە. بەڵام خاتو مەریەم دادە مەریەم ئەم شتە لە ئاسمانەوە نەهاتۆتە ناو ماڵیەوە بە دڵنیایەوە کەسێک هێناوێتی. بۆیە دەبێ ئینسان ئەو کەسانی کە دێتە ماڵەکەتەوە ئەمە گرنگە خۆی بەڕاستی مشک و جرج نەیهێناوە ئەوە دڵنیا بە قالۆچە و سیسرگ نەیهێناوە ئەمە مرۆڤ هێناوێتێ ماڵی تۆ. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ولا يأكل طعامك إلا تقي. ئێمە سێ شتمان هەیە مەرحەبایی السلام على من عرفت ومن لم تعرف. لەو سەرجادەیە کەسێکی بە حورمەت بە چوویتە دایرەیەکەوە بەسەر شەقامێکا ڕۆیشتی دراوسەکانی گرت بەر دەرگا هەموو سەلامیان لێ بکە دایمە کەسێکی متەواضع بە تۆ لە پێشەوە سەلام لە خەڵک بکە. ئەمجا لا تصاحب إلا مؤمنا. کەبوو بە هاوڕێت با ئیماندارێکی بە حەق بێ بە ئەهلی مزگەوت بێ با گەرافرەت و با داپۆشراو بێ ئەگەر کوڕ بوو کەسێکی سەلامەت و سەنگین بێ ئەگەر کچێک بوو بۆ کچێک بزانێ ئەهلی حیجاب و ڕێک و پێک و ئەهلی مەدرسە و قورئان و مزگەوتە ئەمجا هاوڕێیەتی بکە. بەڵام بۆ ناو ماڵەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم مەرحەلەی سێیەم ولا يأكل طعامك إلا تقي. نەهێڵی کەس بێتە ناو ماڵتەوە بێتە سەر سفرە و خوانت بچێتە ژووری نووستن و هۆڵی دانیشتن و ژووری میوانت إلا تقي. ئەوە لە ئیمانداریش پلەکەی تێپەڕی کردووە. بەڕاستی متمانەت پێیەتی بەڕاستی چاو بۆ عایلەت هەڵنابڕێ بەڕاستی نانت ناخۆ و سفرەت نادڕێ و باست ناکە ئەمانەتی ماڵت دەپارێزێت چ جای ئەوەی خیانەتت لێ بکە و نوشتت بۆ بێنێتە ماڵەوە. ئەوە زۆر جار ئێمە ئەم کوردەواریە دەرگاکە هێندە کراوەتەوە بەداخەوە چاک و خراپ بوو با بە هۆتێل جیاوازە و ماڵ جیاوازە. هۆتێل هەر کەسێ پارەی خۆی لەو دێتە ژوورەوە ماڵ دەبێت کۆمەڵە ئەتەکێتی خۆی هەبێ. با ئێمە هەمومان کوڕی عاشایرین و کوڕی لادەین و ئەوانە مەرحەبایی خەڵک بکە ڕێزی خەڵک بگرە هاوڕێتی بکە بەڵام هاتنە ناو ماڵت دەرگا بۆ هەموو کەس ئاچوق نەبێ. ئەو کەسانی کە هاتوونە ماڵەکە دەبێت و گومانت لەوان دروست دەبێت بەڵام پێشەوە خەتاش لە خۆتەوە بگرە بڵێ خۆم خەتابار بووم کەوەندە تێکەڵاویم بۆ دروست بووە پشت بەخوا ببەستە ئەوەی خوانێکە نابێ ژیان بە ئەڵڵا نەبێ پتە نابێ وەگەر مەیلی ئەڵڵاشی لەسەر نەبێ و ئیجازی ئەڵڵای لەسەر نەبێ سوبحانە وتەعالە وەڵڵای تێک ناچێت. بە مامۆستانە دوو تۆ قسەکانتەوە کە پرست بە مامۆستایەکی ئاینی کرد بە قسەشی بکە پیان بە لە شوێنێکە نەوەک ناوی ئەڵڵا و بسم اللهەکی لەسەر نووسرا بێ لە شوێنێکە
سحر بێوانی لەسەر نیە ئەگە تەنها نوشتەش بێ دڵە لێ ترسێ تۆزە گەڵ هەڵکەنە بیسووتێنە بیخەناو گڵەکە و تۆزە گڵەکەی بەسەرداەوە لەبەر حرمەتی ئەوەینەوە بسمیلایەک شتێکی تێدا نووسرابێ ئەگە سحر و جادوش بێ ئەوە هەر بیسووتێنەوە فڕێدا خەونی ناخۆشیش هەموو پەیوەندی بەوانەوە هەیە دیارە ئەوەندە بیری خراپ دەکەیوانە لەو سحر و جادو و نیشتانەی کە دۆزراونەوە لە ماڵەکەدا ترساوی ئیتر ئەو ماروەژدی هایانش دێتە خەوێت ئەو کاتەش کە خەونی ناخۆشت بینی دادە مریەم انشاءالله کە لە خەو خەبەر بیتەوە بەلای چەپاوەکو شتێک لە دەم تا ببیت فێوە تفێک فڕێدا بەڵێ ڕەبی خوای پەروەردگار پەنات پێ دەگرم لە شەڕی شەیطان و لە خەونی ناخۆش یا ئەڵڵا بمپارێزە ئەوە چارەسەرەکەیەتی و ئەوەندە بیر لەو شتانە مەکەوە و دەرگای ماڵەکەشدا ئەمجا محکەم کە ئەو کەسانی کە دێنە ماڵت با کەسانی خواناست دڵسۆز ئەمین بن کە بزانی ئەو شتانە و لە ڕێگەی ئەوانەوە ئەو شتانە نایەنێتەوە ماڵەکەتەوە خوا هەموو لایەک پارێزێ